ئەمڕۆ کە یەکێک لە چالاکیەکانی ڕۆشنبیری مناڵانی سلێمانی بەخشینی خەڵاتی ڕێزلێنان بوو بە 5 کارمەندیان کە خانەنشین دەکران. هەر لە چوارچەوەی بەخشینی خەڵاتی ڕێزلێنان بۆ کەسانی کە خزمەتێکی زۆریان لە هەر بوارێکدا کرده بێت لە ماوەی ڕابردوودا خەڵاتی ڕێزلێنان بەخشرا بە مامۆستا پەیمان بەڕێوەبەری خوێندنگەی شیرینی کچان کە هەڵبەتە خزمەتێکی زۆری لە بواری پەروەردە و لە کەرتی پەروەردەدا کردووە کە ئەمەش گرنگێکی زۆری هەیە خۆت گرنگە بۆ هەر کەسێک کە لە هەر بوارێکە خزمەتێکی زۆری کرده بێت خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشێکە نەک ئەوەی کە لە دوای نەمانی خۆی گرنگی پێ بدریان باز بکرێ خۆ پارک و باخچەی بەناوە بکرێت. لەو بارەوە هاوکارانمان بابەتێکیان بۆ ئامادەکردین با بێ کۆبینەری بین. شکسبیری شاعیر و شانۆنووسی گەورەی جیهانی دەڵێت مرۆڤەکان هەمویان ئەکتەرن، هەر کەسە و ڕۆڵی خۆی دەگێڕێت. زۆرن ئەو مرۆڤانەی دەبنە سەرچاوی ئاسوودەیی و ئارامی بۆ کۆمەڵگە و بەرهەمی ژیانی ئەوان دەیان و سەدانی تر دەباتە لووتکە. مامۆستا پەیمان عەلی بەڕێوەبەری ئامادەیی شیرینی کچان لە ماوەی 38 ساڵ خزمەتکردنی پرۆسەی پەروەردە و پێگەیاندنی دەیانەوەی کچانی شاری سلێمانی بەڕێزەوە بەرەو خانە نشین بوون بەڕێ دەکرێت. بەسەرکردنەوەی کەسانێک کە یانەوێ دوای خزمەتی مامۆستایەتی و بواری پەروەردە بەجێمان ئەهێڵ خانە نشینە بن زۆرن، بەڵام گرنگ ئەوەیە ئەو کەسایەتیانە خۆیان بە شێوازێک دروست بکەن کە هەستکا پەروەردە کلێنێک دروست دەکات ڕەنگە سپڕکردنەوەی زەحمەت بێ کە ئەمە بەداخەوە ئەیڵێم لە ئێستادا لەم حاڵەتانە کەمن زۆر بەداخەوە. پەیمانێکەکە لەو کادرە پەروەردەیە بەتوانە و بەیمکانەتانی کە بەڕاستی شوێنی بە زەحمەت ڕەنگە پڕ بێتەوانێ چ لە ڕووی کەسایەتی خۆی چ لە ڕووی شارەزایی لە بواری کارگێڕی و پەروەردەییدا و چ لە خزمەتکردنی ئەم شارە بە خۆی گشتیش کە خۆی کەسێکی شێوەکار و باوەڕی هونەرمەندیشە. جارە ئەمڕۆ ئێمە بەشدارینەوە ڕاستمی خانەنشینبوونی کەسایەتێکی دیار و بەرچاوی شاری سلێمانی کە لە ماوەی ڕابردووی خزمەتێکی بەرچاوی بە خوێندکار و بە مامۆستایانی ئەم سنوورە کردووە بە تایبەت وەکو سمبولێکی شاری سلێمانی کە لە ناوەندێکی ئەکادیمی زۆر باش خزمەتی کردووە کۆمەڵێ خوێندکاری باشی بۆ ئەم شارە و بۆ ئەم نیشتیمانە بەرهەمێناوە. دیارە ئێمە خۆشحاڵین بە پێزانین و ڕێزگرتن لەو کەسایەتیانەی کە لە ماوەی خزمەتیانە لە ژیانیانە پێزانینیان بۆ ئەکرێت و سوپاسیان ئەکرێت. ئەگەر پرسیارەکە ئەوە بێت تا چەند گرنگە ڕێز لە مرۆڤە بە خزمەتەکان لە ژیانیاندا بگیرێت پێش ئەوەی ژیان بەجێ بهێڵم و پارک و گۆڕەپانەکانیان بەناوەوە لێ بنرێت؟ وەڵامی پرسیارەکە بەڕای پەروەردەکاران بەم جۆرەیە. ئەم ڕێزلێنانانش زەرورە پەروەردە و هەموو دەوروبەر پێی بزانێت چونکە بەڕاستی ئەم کەسایەتیانە جارێککە دووبارە نابێتەوە. لەبەرەوە زۆر زەرورە هەمومان درک بۆ بکەین کە ئیتر ئەبێ ڕێزلێنان بکەین هەتا لە تەمەنا ماوە دەستخۆشی لێ بکرێ بۆ ئەوەی کە ئەو کەسەش زیاتر هەم بدرێ. ڕاستە خانە نشین بووە بەڵام لەوانەیە لەمە دواش ئیچیکەی پێ بسپێرێ بتوانێت لە زۆر بوارە قسە و گفتوگۆی هەبێت چکە بەڕاستی ئەزمونێکی وای هەیە کە بتوانێت لە زۆر شتا بەشدار بێ. بە خۆشحاڵی و بە شانازیەکی زۆرەوە خوێندکاری سپەیمان و قوتابخانەی مەکتەبی شیرین بووم. تەمانەمە جێگەی شانازیە بۆ خۆم تا ئێستا ئەو بناغەیە کە هەمە لێرەوە دیارە وا ئەزانم کە سەرچاوی گرتووە کە ماڵی دووەم و پەروەردەکاری دووەم بە سپەیمان ئەزانم وەکو دایک لە ڕاستیە. طبعاً هەستەکە دوولایەنەیە لە ڕاستیە لەلایەکەوە من دڵخۆشم بۆی کە هەموو ئەو قۆناغانەی سپەیمان بە فیڕۆنە ڕۆشتووە ئەبینی کە جێگە پەنجەیەکی زۆری لەسەر خودی سلکی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستانە بەجێهێشتووە دەیان و سەدان و هەزاران خوێندکاری پێگەیاندووە. ئەمە طبعاً ئەمە سەرمایەکی زۆر گەورەیە بۆ سپەیمان و بۆ ئێمەش جێگە بۆ کۆمەڵگەش بەگشتی جێگەی شانازیە. مامۆستا پەیمان بەدەر لە 38 ساڵ کاری مامۆستایەتی و بەڕێوەبەرێتی وەک هونەرمەند لە بواری پەروەردەدا خزمەتی کردووە. مامۆستا خالد سەرکار بەم جۆرە باس دەکات. پەیمان خان هونەرمەند بوو لە لای من بوو لە تیپی مۆسیقای ئامادەی سلێمانی کچان ساڵەکانی 75 76 77 78 تاکە ئافرەت کە لەو سەردەمانە توانن بێنە سەر شانۆ و کاری هونەری پێشکەش بکەن چ لە ناو شاری سلێمانی چ لە ناو بەغا
بەڕاستی جێی شانازیە و زۆر بیۆر بوون، زۆر ئازا بوون. ئەو یادی ئەو ساڵانە ئەەکەمەوە، هیوای سەرفرازی بۆ ئەخوازم. من هەستەکەم کارێکم کردووە ئەو کەسانە پێیان زانیەوە لە بواری پەروەردەیە تا ڕادەیەکی باش خزمەتێکم کردو بە هاوکاری ئازیزان و خۆشەویستان و ستافی خوێندنگا و پەروەردە و وەزارەت. بۆیە هەست بە دڵخۆشیەک ئەەکەم لە ئێستایە کە بەجێ ئەهێڵم ئەم خوێندنگا ئەی خەمە دەستی کەسانێکی دڵسۆزی پەروەردە. هیوادارم هەمیشە ئەم دۆست و کەسانە ئاوا پێکەوە بینی و لە شادی کۆمان بکەنەوە. بەڕاستی کارێکی زۆر زۆر گرنگە تا لە ژیانە ببێنی بزانیت ئایا تۆ لە چه ئاستێکا بووی، ئەگەر باش بووی و یاخود خراپ بووی. کەسەکانی دەوروبەرە هەڵە سەنگێنێن. من کاتێک ئەمەیەت کەسەکانی دەوروبەرم پێم بڵێن باش بووی و یاخود خراپ بووی، بۆی خۆم باشتر کەم. ئەگەر خراپ بووم باشتر کەم، ئەگەر باشیش بووم باشتر بم. ئێمە ئەبینین یاریزانەکان، هونەرمەندەکان، کەسانی تری کە لە بوارەکانی ئەکتەرن کار ئەکەن، ماوەیەکی کەمیش ئەگەر هاتو خزمەتیان کردبێ وەکو ئەستێرێکی گەشاون لە بوارەکانی خۆیانە. بەڵام بەداخەوە تاوەکو ئێستاوە بزانم ئەوانەی پەروەردکار بوون زۆر ناویان نەهاتووە، تەنها لە کاتێکا ناویانیت کە کۆچی دوایی ئەکەن. ئەوەش ئەگەر باخچێ و یاخود قوتابخانەیە و یاخود سوچێکی شوێنێکی بەناوە ناو بدرێ، بەڵام پاش ماوەیەک ئەوەش ئەگۆڕێ ئەبێ بە ناوێکی کەوە. ئەوەی گرنگە بوترێت پەروەردە واتە پێگەیاندنی تاکی تەندروست و ئاراستەکردنی کۆمەڵگا بەرەو داهێنان و پێشکەوتن. هەر بۆیە ڕێزگرتن لە کادیرە پەروەردەیەکان ڕێزگرتنە لە شکۆی پەروەردە و خەمخۆریە بۆ ئایندەی گەل و نەتەوە.